تەلەڤیزیۆنا بینیم کە محەممەد جسمی سوتا بوو منیش زۆر بەداخ بووم بووی منی شاتم بۆ لای وەسامەڕوان کە وێنەیەکیم لەسەرا بۆ کێشی ئەو مناڵە هەستی هەموو دنیای هەژان بە تایبەتی کوردەکان بۆیە ئێمەش وەکو هاوسۆزیەک هاوخەمیەک ئازارێک هی ئەو مناڵە حەزمان کرد کە وێنەکە پێشین لەسەر سەریم برا. ئەم ئیشەی کە من ئێستا ئەیکەم بۆ مناڵانی هەڵەبجە و دەوروبەری یا هەر کوردێکیکە کە حەزی لەم هونەرە بێ کە من ئەیکەم ئەمە ئیشێکی خۆبەخشانەیە وەک هاوخەمیەک بۆ ڕۆژاوا کە ئێمە هیچ ڕێگەیەکی ترمان نییە میکری نەبەر بۆ خزمەتی ئەوانیا بۆ هاوکاریکردنی ئەوان لەو کێشە و لەو مەینەتی و لەو دژایەتی و لەو داگیرکەری کامڕۆ لەلایەن تووشاوە خراوەتە سەری تەنها ڕێگەکە ئێمە بتوانین هاوخەمی خۆمانی بۆ دەربڕین ئەم ڕێگەیە لە ڕوویەکەوە کە ئەمە خزمەتێکە بە کورد و بە کوردستان و بە هەر چوار پارچەکە من خۆم بە خۆشحاڵە زانم بەڵام زۆریش خۆم بە نامورتا حەزانم و هیوادارم ڕۆژێک هەبێ ئەو ڕۆژە بێت کە من پێکەنینی مناڵانی چوار پارچە بنەخشێنم تا گریانە.